سەرەتا سوپاسی خدای گەورە دەکەم و دواتریش سوپاسی دایک و باوکم دەکەم بە سوپاسی کارژێری قوتابخانێک لێڤەر دەکەم دوانیم ئەم نمرەیە بەدەست بێنم. الحەمدوللا ساڵێکی زۆر خۆشمان بڕێ کرد هەم کارژێری قوتابخانە هەم مامۆستایەکان لەگەرمان وەکو هاوڕێوا بوون و ئەمن هەر لەگەر مامۆستایەکانی خۆم ڕۆیشتم و هیچ مامۆستایەش تایبەتم نەبوو تەنانەت لەسەر یوتیوبیش لەم دەخوێند و هەر لەگەر مامۆستایەکانی خۆمە. زۆر سوپاس. خێراتتان دەکەم سوپاسی بەڕێزتان دەکەم کە هاتنێرە و زۆر سوپاس خی گەورە دەکەم کە دیارە دەرەجە باشەی هینا و دەستخۆشی لە ستافی مامۆستایان دەکەم لە قوتابخانەی کلێڤەر. زۆر سوپاستان دەکەم کە زۆر یارمەتیتاندان.